دیارە ئەو گربوونەوەی ئێمە لە سەرەتای 2014ەوە ئەو بڕستەمەنی دەیانداینێ بەڕستەمەنیەکەیان لێ بڕیوین. ئێمە لە 2014ەوە وەکو هەموو وەبەرهێنەرەکان ئێمە لە زەرت دانیە، بەڵام ئێمە وەکو هەموو وەبەرهێنەرەکانی کە میلەتەکەی خۆمان جێنەهێشت 5 ساڵە ئیش دەکەین بەبێ ئەوە هیچ ئیسفادەیەک بکەین. ئێمە لە زەرت دانیە، بەڵام هەتاوەکو ئەو ڕۆتوانیمانە کار بکەین لەو ڕۆوە ناتوانین کار بکەین بەو شێوە بەو زۆرە سعرەی بکە لە سلێمانیەوە ڕادەگەیەندرێ. بەڵێ سلێمانی بە 40 دینارگەر ڕازیش بن پێمانە زەردێکی وا بکەن، چونکە ئێمە سوتەمەنیەکەمان لە سلێمانی بۆ دێ. ئێمە بۆ بڕێ بۆ 12,000 لتر 240,000 یان 200 دلار دەدەین بە تانکەرێک گازەکە بۆمان دێنێتە ئێرە و هەر پێداویستێکیکەی لە بۆ مۆلیدەکەمان پێویست بێ لە دەرەوەی ئیدارەی ڕاپەڕین بۆمان دێ یاخود لە هەولێر یان لە سلێمانی، ئەوەش تێچوویەکی تر بۆ ئێمە زیاد دەکات. بۆیە ئێمە داوا دەکەین لە لایانی پەیوەندیدا لە ئیدارەی ڕاپەڕین ئەگەر ئێوان چاو بە سعرێکدا بخشێن بۆ سعرەدا بخشێنەوە بۆ ئێمە بە ئەو بڕەپارەی ئەگەر ئێمە سەرفی دەکەین بۆ تانکەر و بۆ هێنانی سوتەمەنیەکە بڕێکی کەمە، یعنی 2 دینار 3 دینار فەرقمان هەیە لەگەڵ سلێمانی داوا دەکەین بۆ گواستنەوەی سوتەمەنیەکە و فقط هەر ئەوەندەیە. ئێمە نامانوێ یعنی زەخت بخەینە سەر میلەتەکەی. ئێمە داوا دەکەین ئەگەر ئەوان سوتەمەنی بۆ ئێمە دابی بکەن بە سعرێکی کەمتر بۆی ئێمە لە جیاتی ئەوەی بۆ ئەمپێرێک 11,000 لە هاوڵاتی وەربگرین، ئەمپێری 9,000 لە هاوڵاتی وەربگرین. بەڵام لە کاتێکدا ئەوان ناتوانن سوتەمەنی بۆ ئێمە دابی بکەن، دەبێت ڕەچاوی ئەوەش بکەن سوتەمەنی ئێمە بەگران دەیکرێن سعرەکە جیاواز بێت.